دروستکردنی سایلۆی کەلار گەیشتووەتە قۆناغەکانی کۆتایی. سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان هاتووەتە شوێنی پرۆژەکە بۆ چاودێریکردن و بەدواداچوون لە کارەکانی دوا قۆناغی ئەم پرۆژەیە. ئێستا لە 90% کارەکانی سایلۆکە تەواو بووە. بڕیارە لە ناوەڕاستی مانگی شوباتی ساڵی داهاتوو سەرجەم کارەکانی تەواو بکرێت و ئامادە بکرێت بۆ وەرگرتنی گەنم. بەڵام تاکە گرفتی ئەم سایلۆیە ئەوەیە کە تا ئێستا کارمەندی بۆ دابین نەکراوە. ئەم سایلۆیەکێ لە سایلۆ گرنگ و استراتژیەکانی ناوچەکەیە و خۆتان زانن گەرمیان ناوچەیەکی بە پیت و بەرەکەتە لە ڕووی کشت و کاڵیوە. لە ساڵانە کێشەی ساڵانی ڕابردوو کێشەی نەبوونی سایلۆمان هەبووە، بەتابەتی کێشەیەکی گەورە بۆ جوتیاران. بە تەواوبوونی ئەم سایلۆیە ئەو کێشەیەش چارەسەرە بێ. ئەم سایلۆیە سانەوەتی کارەکانی تەواو بووە، بۆی ئەمڕۆ بەسەرمان کردەوە بۆی بزانین تا چه ئاستی ئیشەکانی بەرەو پێشچووە. داوا لە وەزارەتی بازرگانیەکەن کە ستافی ئیدارەی بۆ دامەزرێنێت، لەبەر ئەوەی ئەگەر بە بێبوونی ئەوە ستافە ناتوانێت کارەکانی ڕای بکە. سایلۆی کەلار پێکاتووە لە 16 شوێنی ئەمبارکردنی گەنم کە توانای هەڵگرتنی 40,000 تەن گەرمی هەیە. هەروەها 5 کۆگای گەورە و 3 قەپانی تیادایە بۆ کێشانەکردنی گەنم. کارکردنی پرۆژەکە و ئیدارەدانی بە سیستەمی ئەلێکترۆنی پێشکەوتوو دەبێت. بەرهەمێنانی دانەوێڵە لە سنووری گەرمیانە ساڵانە لە نێوان 150,000 تەن ئەبێت. ئەم سایلۆی لەگەڵ پەنکەرەکانە کۆی گشتی نزیکی 80,000 تەن وەرەگرێت کە ئەتوانن بڵێن 70 بۆ 80 ئەو کێشەیەمان بۆ چارەسەرەکە و گرفتی جوتیارانمان کەمە بێتەوە و گرفتێکی وامان نامێنێ. توانای هەڵگرتنی دانەوێڵە لەم سایلۆیە 40,000 تۆنە. هاوکات لەسەر ڕووبەری 25 دۆنم دروست کراوە و 21 ملیار دیناری تیادا خەرج کراوە. هەموو ئەمانە وایان کردووە کە بێتە یەکێک لە پێشکەوتترین سایلۆکانی هەرێمی کوردستان. بەڵام بەرهەمی ساڵانەی گەرم لە گەرمیان وای کردووە کە ئەم سایلۆیە بەس نەبێت و بۆیە پێشنیاری دروستکردنی سایلۆیەکی تر کراوە لە سنووری قەزای کفری. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.